سندیکای هونەرمەندانی کوردستان سێمین پێشانگای تایبەتی هونەرمەند مامۆستا محەممەد عەلی کردەوە. بڕیاریشە پێشانگاکە تا ڕۆژی سێشەممە 28 مانگ بەردەوام بێت. ڕێژنە ڕزگار لەو بارەیەوە زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێبێت فەرموو. ئاکام سلااو لە ئێوە لە بینەرانمان ئێمە لە هۆڵی گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکەی نۆکتۆ ئاماژۆ پێکرد سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی پێشانگایەکی تایبەتیان بۆ مامۆستا محەممەد عەلی کردوتەوە. دیارە ئەمە سێهەمین پێشانگای بەڕێزیانە. ئاکام ئەمەوێ بڵم کاتێیتە ناو گەلەریەکەوە ئەو تابلۆ ڕەنگا و ڕەنگ و ئەو ڕەنگە گەرمانە ئەبینیت کە لەلایەن مامۆستاوە بەدەست و پەنجەی ئەو نەخشێنراون دڵتەکرێتەوە. یانی بەڕاستی ئەمەنە تابلۆکانی سەرنجڕاکێش و ناوازن پێت خۆشە هەر هەمویان لە ماڵەکەی خۆ تاجێ بکەیتەوە و هەڵی بواسی توودای بنەی، چونکە بەڕاستی تابلۆشەوە قەبارە جیاوازی تایبەتی تێدایە زۆرترین ڕەنگە گەرمەکانی لە کارەشەوەکاری و تابلۆ هونەریەکاندا بەکارهێناوە. من پێم خۆشە زیاتر مامۆستا بدوێن مخۆی لەسەر کارەکان بدوێ. بەڕێز مامۆستا محەممەد عەلی وەردەگرین. مامۆستاگیان سلااوت لەبێ. زۆر سپاس پیرۆزباییم پێشانگانیوێ لە بەڕێستانەکەین. ئەمە سێهەمین پێشانگای بەڕێستانە. جیاوازی ئەم پێشانگایە لەگەڵ دوو پێشانگاکەی پێشووتە لە چیا ئەبینیتەوە چ نیۆگەریەکت لە تابلۆکان تا کردووە؟ بەڵێ بەخێر بێن سەر چاو. طبعاً هەموو شتێک دەتەورە هەنی پێشکەوتنی تایە. هونەرمەند دائیمە هەوڵەیات ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بچێ، ڕۆژ بە ڕۆژ تابلۆکانی زیاتر بەهێزتر بێ. بچی بەهێزە؟ ئەمە لۆغەی چاوە. هونەر لۆغەی چاوە. زمانی کۆمەڵگاشە. هەموو کۆمەڵگایەک یعنی هەموو کۆمەڵگایەک بەچی ئەناسرێتەوە. تابلۆکانی تۆ بریتە هەر وڵاتێک ئەناسرێتەوە تا چەند ئەوانە لی تێگەن. یعنی زۆر جار سیرەکەیت ئەمانە تابلۆ بێتە هۆی بینینی مەسەلەن بەهێزکردنی زۆر نەتەوە لە بینی یەکە لە یەکگەیشتن لە بینی ئینسانەکانە. ئەین زۆر جا بە تابلۆیەک تۆ توانین تعبیر لە شتێ بکەیت. تابلۆ ئەوە نییە چەند کەلیماتێک بێت و قسە بکە. سا کتێب فێری قسەمانەکە بەس خۆی قسە ناکە. هونەرەکەشمان وایە. هونەر کاتێک کە تۆ لە شتێک بینیت هەمووی خەڵ و خوتوتە هێڵە ڕەنگە ئەمانە تعبیر لە شتێکەکەن، تعبیر لە ڕۆحەکەن، تعبیر لە بۆچوونەکانی ئەو کەساکە کە ئیکات و تەسیراتی دەرەوەی کە لەسەرێتی. مامۆستا باباسی ئەو تەکنیکانە بکەین کە لە تابلۆ هونەریەکانە بەکارهێناوە. چ تەکنیکێک زیاتر بەکارت هێناوە لە تابلۆ هونەریەکانتان؟ بەڵێ ئەم تابلۆنی کە ئەیبینیت تەمان بە زۆری ئەو بڵین ئەو ماتریاڵی کە بەکارێت ئەنی بڵین کۆلاجی تیانە، بەڵام زیاتر ئەکریلیکم بەکارهێناوە. وەکووت ئێستا باوێتی ینی مۆدێتی بڵین ئەکریلیکم بەکارهێناوە. ڕەنگەکانیش سەرسەختانە و چۆنەڵێ جەریئانە شێت ژیرانە بەکارمێناوە. دەستخۆش مامۆستا لە سەرەتای ئاماژەم بۆ کرد کە ڕەنگە گەرمەکانت زۆر بە تابلۆکانتەوە دیارن و پانتاییەکی فراوانیان داگیر کردو بەڕاستی لە هۆڵەکە و لەسەر تابلۆکانە. ئەمە نیشانی ئەوەیە کە ئەتەوێ ژیان و وزەی ئەرێنی دەربخەیت یا خود دەتەوێت هەستێکی تایبەتی دەرونیانە لە لای بینەر و ئامادەبوانی پێشانگاکە دروست بکەیت. بەڵێ خۆی لە سروشتی ئینسانە، لە سروشتی کۆمەڵگا، لە سروشتی مرۆڤایەتیە ساردێ و گەرم هەیە. ئەنی ساردەکە دائیمە گەرم باشترە لە ساردە. زۆر جار مەسەڵەن من ڕەنگە گەرمەکان زۆر بەکارێنم. ئیتر لە ناخما یعنی بۆچوونەکانی من دیارە وایە. بۆیە ئەوم هەڵبژاردووە. دەستەکانە خۆش بێ. وەک دەزانین بەڕێستان مامۆستای بیرکاری بوون و ساڵانێکی زۆر لەو بوارەیە خزمەتان کردووە. لە پەنا ئەوە شاکە وانەی بیرکاری دوتۆتەوە بڵین سەرقاڵی هونەری وێنەکێشان و تابلۆکردن بووی. مامۆستا ئەمە پرسیاری ئەوە بکەم لە ئێستاە کە بەڕێستان خانەنشین و تەمەندرێژ بن کاتت زیاترە بۆ هونەر دەتەوێت چی زیاتر پێشکەش بە بینەران بکەی؟ بەڵێ طبعاً ئەو بواری کە هەم بوو ئەویان تاڵ وەستاوە ئێستا خەریکی هونەرەکەم. هەموو تەرکیزم من فۆکەس ینی بڵین هەموو شتێکم لەسەر ئەمێ زیاتر هەوڵەیەم زیاتر ئیشەکەم خۆم بە ئەوە نازانم بڵین بێ ئیشم گەرمگۆڕێکی چاکیشم پیا و خەریکم. بەنیازی لە دوایان پێشانگایە چیترمان پێشکەش بکە یاخودم پێشانگایە بتەنها لە شاری سلێمانی نمایشەکرێت؟ وڵی بە هیوام ئینشەڵڵا بی بەمە شوێنی تر بۆی خەڵکانی تریش بیبینن نەگەر خۆمانی بینین ئێستا ئەمە بیبیتە وڵاتێکی تری شوانێ هەر تام و چێژی خۆی هەیە و لی تێگەن چونکەوە لۆغێکی عالەمیە لۆغێکی عالەمی و هەر ئەوێنەی کۆمەڵگاکانیشە یعنی تۆ سەیری کە ئەو کۆمەڵگانی کە زیاتر پێشکەوتون بە هونەرەکان
هونەرەکان چەند پێشکەوی کۆمەلگا ئەوەی تر پێشەکەوی ڕاستە بەڵام حاڵەتی ترمان هەیە ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتن و ئەم ئای و ئەمانە ڕاستە پێشکەوتنێکی بەچای پێوە دیارە بەڵام هوەر خۆی پاراستووە لەوانە خۆی پاراستو و پارێزگاریی لە خۆی کردو بۆ ئەوەی خزمەتی ئینسانیەتی ئینسان بکات ینی خزمەتی مرۆڤایەتی مرۆڤەکان بکات. مامۆستا با باس لە ڕۆڵی دامەزراوەکان بکەین یاخود سندیکای هونەرمەندانی کوردستان کە بە پاڵپشتی بەڕێزیان بەڕێستان ئەم پێشانگایەتان کردوتەوە تا چەند گرنگە سندیکای هونەرمەندانی کوردستان بە تایبەت بۆ بەڕێستان کە لە شاری سلێمانین هاوکار و پاڵپشتی بەڕێستان و هونەرمەندانی شەوەکاران بن بتوانن لە پێشانگای ئاوادا زیاتر ئێوە و هونەرمەندانی تریش دەربخان. بەڵێ بەنسبەتیەوە ڕاستە ئێمە یەکێتی هونەرمەندانمان هەیە کەسانی چاکتیە کەسانی هونەرمەند و دڵسۆزیتە بەڵام زیاتر هاوکارێکە معنەویە زیاتر معنەوی و ئێمە ژووکە خێزانێکم و پشتمان ناو بە پشتی یەکەوانێ ئەجناوەک جانبەکەی تریان تیابەدی ناکرێت. گەر مامۆستا لەم تابلوانەی نێو پێشانگاکە و لەم گەلەریەدا یەک تابلو هەڵبژێرێت کامیان هەڵەبژێرەوە بۆچی؟ ئەو تابلەی پشتی خۆم هەڵەبژێرم گەورەکە. وڵای ئەو تابلێ هەم قەبارەی گەورەیە و هەم قەبارەی ئیشەکەشی گەورەیە و ڕۆحێکی گەورەشی تیا بەکار هاتووە و هەست و قوڵایەکی چاکی تیا بەدیەکرێ. گزارش لە چی ئەکاو تابلۆی دوامانەوە ئەوەکو تەقینەوەیەک وەکو چۆن ئەڵێت گەشەکردنێکی ڕۆحی ئینسانەکان بە ڕەنگی گەرم دەرم بڕیوە. باشە مامۆستاگیان لێرە زۆرینەی تابلۆکان شێوە قەبارەی جیاوازیان هەیە کلیلێکەتیایە بەکارهێناوە بەنیازیت لە دوای ئەم پێشانگایە یاخود تابلۆیەکی نوێت هەیە بەنیازیت درێژە بە پێشانگاکە بدەی لە ڕۆژانی ئایندەشە؟ بەڵێ ئەڵێ بۆ هەموو ڕووداوێک خۆی کاتی خۆی هەیە ڕاستە ئەم بەردەوام بین چونکە ژیانیش هەم ناوەستێ کە ژیان نووسێ هونەرمەندیش تمۆحی هەیە ینی چۆن ئەڵێت بیرەکەینوان و بەس ناتوان بڵێ مەساشتێکی واکەم بەڵام تاکیدم ئینشەڵا بەرەو پێشەچین هەر بەردەوامە بین لەو ئیشە. مامۆستا بەڕێستان ئەکادیمی بۆ هونەر نەتان خوێندووە خۆرسکانە خۆتان واتان کردوکە تابلۆی ناوەزە دروست بکەن و پێشکەش بە بینەرانی بکەن. ئەم گەرمگوڕێ لە لای تۆ چۆن بوو هونەر لە لای مامۆستا محەممەد عەلی چی دەگەیەنێت؟ هونەر ژیانە ینی باوەڕکە خۆی زمانی جەستە هیچێک لەو شێوانی کە هەیە چاوە ئەمە خواردنی چاوە خواردنی ڕۆحە تۆ ئەتوانی ئەو هەستەی هەتە بە تابلۆکان بە ڕنگ دەری بڕی اینجا خیت سەر کانڤاسەکە ئەو کاتە پێوتێ تابلۆ. دەستەکان نەخۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد عەلی کا بەڕێزیان خاوەنی ئەم پێشانگا ناوازەیان ئاکام وەک تۆ لە سەرەتایە ئاماژەت پێکرد پێشانگاکە سبەینێش لا گەلەری نیشتیمانی ئەم نەسوورەکە لە شاری سلێمانی بەردەوامی دەبێت. ڕێژنە لە سلێمانی سوپاس بۆ تۆ هونەرمەندی شێوەکار محەممەد عەلی.